نمونەیەکی ترمان هەیە ئەوش بریتە لە چی فەڵەستین زۆر نزیکە. فەڵەستین لە ساڵی 1894 ڕێژەی ببورن 1982 بمبورن 1982 ڕێژەی دانیشتوان تێدا عەرەبەکان لەگەڵ مەسیحەکانە لە ساڵ 94 بوو لە 1994 بوو، بەڵام لە ساڵی 1948دا کە دەوڵەتی ئیسرائیل دامەزرێت ڕێژەی عەرەب لە فەڵەستین ئابێ بە لە ساحەڤە. لە ساڵی 1948ەوە تاکو ساڵی 1975 فەڵەستینەکان چەنێ هەوڵەدەن ئەم لە ساحەڤێ بگێنە لە ساحەشدا ناتوانن. لە ساڵی 1975ەوە یعنی ترسناکترین پرۆسە لە مێژووی فەڵەستینە ڕووەدا، ساڵانە 13 بۆ 15,000 گەنجی فەڵەستینی کۆچەکات کە ئەمە بە بەردەوامی نەبێت، بە بەردەوامی ئەو ژمارەیە کەمەکاتەوە. واتە ئەو خاکەی کە ئەمڕۆ بەپارە ئێمە دەیفرۆشین سبەی دەبێت بە خوێن وەری بگرینەوە کە ڕەنگە نەتوانین.